باشە لەسەر ئەم پرسە من میوانێکم هەیە دکتۆر محەممەد عرب سەرۆکی سنتەری عربی بۆ شڕۆڤە و چاودێری ورد لە بەحرێنەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە دکتۆر ئەم کاتت باش دکتۆر ینی پێشتر بەو شێوازەی کە ئیسرائیل دەستی پێکردبوو لە هێرشی ئەلکترۆنی بۆ سەر لوبنان پێشبینیەوە نەکرا کە هێرشی زەمینی بۆ سەر لوبنان ئەنجام بدات بەڵام وەک ئەبینین ئێستا ئیسرائیل دەستی بە هێرشی زەمینی کردو ئایندەی ئەم شەڕە بەم شێوازە بەرەو کوێڕۆ بڵێ ئیسرائیل وەکو دەوڵەتێکی داگیرکرد کە فەڵەستینی داگیر کردووە دەوڵەتێکە خەونی فراوانخوازی هەیە لە وڵاتە هەسنوورەکانی لە جوگرافیای فەڵەستین و دەوروبەری ئێستا خواستی زۆری هەیە بۆ ئەوەی ئەو ئامانجە ئەو پیلانچیە ڕێت جێبەجێ بکات و لە کۆبوونەوەشی لەگەڵ بایدن هەندێک ئاماژەی داوە ئێستا دەبینێت ئەمریکا سەرقاڵی هەڵبژاردنەکانە بۆیە کار دەکات لەسەر دزەکردنە نێو سنووری هاوسەیەکانی بۆ ئەوەی دواتر بتوانێت باس لە دانوستان بکات بڵێ حیزب الله زۆر هەڵس و کەوتی خراپی لە ناوچەکە نواندووە بەڵام نابێت ئەو باجا خەڵکی سڤیل بیدات لە لوبنان چونکە ئیسرائیل کاتێک بردومانی ئامانجێک دەکات یاخود تەنیا حیزب الله نابنە ئامانج و ناپێکرێن بەڵکو هاوڵاتیانیش دەبنە ئامانج ئەومان بینی لە غەزا ئێستا ئەمە لە لوبنان تێبینی دەکەین پێم وایە لە ڕۆژەکانی داهاتوو ڕۆژی ئەستەم دەبن بۆ گۆڕپا شەقامی لوبنانی و حکوومەتی لوبنانیش حکوومەتێکی کاربڕێکەرە و حکوومەتێکە ئەو توانستەی نییە دەسەڵاتی فراوانی نییە بەرت و بڵاوە لەواتە دەسەڵات لە دەست چنجی دەوڵەت نییە هەموو ئەمانەوا دەکەن دڵنیاییش لەوە دەدەن و دووپاتی دەکەنەوە کە ئەو کێشەیەکی تەواو جیاوازە لەو کێشانی کە لوبنان پێیدا تێپەڕ بووە لە ڕابردوو ئیسرائیل بەردەوام تاوانی جەنگ ئەنجام دەدات و سەرپێچی دەکات بۆ سەر مافەکانی مرۆڤ و تەنانەت لە حیزب اللهش جۆرە بەرپەرزدانەوەیشی هاوشێوە لەلایەن حیزب الله جیهادیەکان تێبینی دەکرێت لە ڕوبەڕووبوونەوەکان ئەمەش دەکرێت بگاتە قۆناغێکی زۆر خراپ لە ناوچەکە زۆر باش دوایین جەولەی شەڕ کە شەڕێکی یان جەنجێکی بەهێز بووە لە نێوان ئیسرائیل و حیزب الله لە 2006 بووە کە فترەیەکی زۆری خایاند و جەنگەکە بەڕاستی جەنجێکی خوێنایی بوو پێشبینی ئەکرێت دوای لە دەستدانی ئەمینداری گشتی حیزب الله توانای ئەو جۆرە بەرگریەی مابێکە وەک ئەوەی لە 2006 ئەنجامیدا حیزب الله ئەگەر ئێران و موشەکەکانم دەست نەگات پێم وایە بەو شێوێن نابێت بە تێگەیشتنی من سەرۆکی ئێستا ئێران ناوێت بەرێکەوتنی لەگەڵ ڕۆژاوا بفامێتەوە ڕووبدات پێشمان وایە هەندێک لایانی دیکە هەن لە یەمان لە سووریا لە لوبنان و عێراق کە دەیانەوێت کاریگەریان هەبێت بەڵام سەرۆکی ئێستای ئێران دەیەوێت خۆی بە دوور بگرێت لە ڕۆژئاوا لە وتارەکەشی لە ئەنجومەنی گشتی نەتەوەیەکگرتوەکان ئاماژەی بۆ ئەوە کرد ناوێت کێشەی لەگەڵ ئەمریکا بۆ دروست بێت بۆیە حیزب الله و چەکدارەکانی بەتەنیا دەبن لەم جەنگە کاردانەوەیان دەبێت ڕەنگە لە ڕێگەی موشەکەکان ئەوانەی کە هەڵیان گرت و کاریان پێ بکەن بارودۆخێکی خراپی مرۆییش بێتە ئاراوەتە لە هەموو لایەنەکان دەبێت فشار بکرێت لە هەموو لایەک بۆ ئەوەی ئەو سوپای لوبنانی نەخزێتە ناو ئەو جەنگکە لە هەمان کات چەکیش لە لوبنان تەنیا لە دەست سوپا بێت بەو شێوەیە چارەسەر دەبێت دەرفەتەکان ئەوانەی بەردەستن دەبێت هەموو هەوڵێک بدرێت نەتەقێتەوە بەڵێ دکتۆر محەممەد عرب سەرۆکی سنتەری عربی بۆ شڕۆڤە و چاودێری ورد سپاس بۆ بەڕێستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەحرێنەوە لەگەڵ ئێمە